بیرۆکەیان هەیە بۆ هاوبەشیکردن. ئەوان پێیان وایە کە سەرکەوتنە گەورەکان هەندێ بیرۆکە دروستیەکات، بیرۆکەی ورد. بۆیە بانگەشتان دەکەم بە دڵێکی ئامادە و بە مێشکێکی کراوە گوێ بگرن. ئەمڕۆ بەیەکەوە دەکەینە ئەزمونێکی لەبیر نەکراو. ڕەنگە کلیلی سەرکەوتنی تۆ لە ڕستەی یەکێ لە سپیکەرەکانە بێت. بەخێر بێن بۆ تیدێکس ئاشتی هەڵبژاردنەکەتان دروستە. Ladies and gentlemen, it is a big honor that we are standing here on this very stage to serve the young people of Halabja. When I had the call that I'm serving the youth of Halabja, I was very, very honored. Today, I couldn't be more excited. I couldn't be more happy to serve you, the youth of Halabja. طبعا زۆر حەز بکرد بە زمانی کوردی خزمەتتان بکەم، بەڵام لەبەرەوەی تێتاک بۆ نێکی نودوڵەتیە ئەبێ بە زمانی ئینگلیزی بەردەوام بم لەگەڵ جەنابتانە. And for this reason, we are also here to celebrate ideas. We are here to bring speakers on the stage to make sure that you're motivated, you're inspired, and to bypass the hard times. Ladies and gentlemen, there's a saying that says, hard times create strong individuals. Strong individuals create good times. Good times create weak individuals. And weak individuals create hard times. Every single one of us has endured these hard times. So did the speakers, and so did you, especially the holy city of Halabja. This is why we are here to demonstrate that if they can do it, you can do it as well. وەک هەمیشە بە چەند ساتێک گۆستان بۆ گیانی پاکی شەیدان دەست پێکەین. بێگومان لە پشت هەموو ڕووداوێکی گەورە، لە پشت هەر سەرکەوتنێک تیمێک هەیە. تیمەکەش سەرکردە و لیدەرێکی هەیە. سەرکردە و لیدەر و سەرپەرشتیاری تیدێکس ئاشتی ڕێبینار ئەحمەدە. ئەوڵێ کۆڵنەدان لە پای سەرکەوتن لە بای کۆڵنەدان بەدەست دێت. ئێمە لە نزیکەوە کارمان لەگەڵ کرد، بەڕاستی کۆڵی نەدا تا هەمومانی لێرە کۆ کردەوە تا تیدێکسی دروست کرد. بۆیە ڕێبینار ئەحمەد ئەمڕۆک و سەرپەرشتیاری تیدێکس ئاشتی لێرە لەگەڵمانە بێ و وتەی خۆی هەیە. Of course, when we talk about building an event, something that's going to last for a very long time, in our hearts and in your hearts as well, we must speak about leadership. We must speak about teams. We must also speak about greatness, not giving up. To make sure that no matter how hard things get, we must always keep moving forward. Because this is the human psychology, that we have hope. It's the only thing that keeps us alive, to make sure that everything will be all right, just like now. And for now, I know someone that is a living example of this. My friend, please give a warm round of applause for Mr. Rebin Yar Ahmed. پاسانەکەین گەورەتان کردین، یەخوا بەخێر بێن. گەشتن بەم قۆناغا بەڕاستی ئاسان نەبوو، بەڵام زۆر بیریشمانە کردەوە لەوەی کە بینە ئێرە چ قسەیە بکەین. لەوانەیە هەندێک لە گەنجەکانمان هەبێ بڵێن ئێمە بێزار بووین، بێهیوا بووین، نازانین چی بکەین بۆ ئەوەی کە خۆمان گەشە پێ بدەین. بەڵام بڕواتان هەبێ
بە ئارامگرتن بە بڕوابوون بەو توانایی کە لە ناو ناختاندا هەیە و هەندێک بەکارکردنی کەم کە ئەو چیرۆکانەی کە ئەمڕۆ 11 کەسی سەرکەوتوو دێنە ئێرە باسی دەکەن کە هەر لە ناو کۆمەڵگەی هەڵەبجا چۆن هەبان شێوە تووشی چەندین کێشە بوون بەڵام کێشەکان نەبووە بە ڕێگری لیان ڕێگەکە گوڵڕێژ نەبووە بۆ کەسیان بەڵام ئەوان زانیویانە کە ئەبێت خۆڕاگر بن دەتوانن بە ئاسانی کێشەکان تێبپەڕێنن ئێمە نامانەوێت تەنیا بۆنەیەک بێ بۆ یەک ڕۆژ و تەواو کۆتایی پێبێنین نەخێر هەنگاوێکی گەورەمان ناوە کە ئەم بۆنەیە بێتە بۆنەیەک بۆ بەخشینی هیوا بۆ ئیلهام بەخشین بە گەنجەکانمان بۆ ئەوەی هەمویان بتوانن چیرۆکی سەرکەوتنی گەورەی خۆیانیان هەبێ دڵنیاین کە دەتوانین ئەوە بکەین دڵنیاین کە چەندین چیرۆکی سەرکەوتنی گەورە لە ناو هەڵەبجا هەیە بڕواتانە بێت 6 مانگە ئێمە خەریکی ئامادەکارین سەرەتای هەنگاوەکانمان بەوە دەست پێ کرد کە کێ بێ بە قسەکرد لێرە و کێ هەڵبژێرین اختیارێکی زۆر قورس بوو چەندین چیرۆکی سەرکەوتنمان لە سەرتاسەری هەرێمی کوردستان و لە هەڵەبجەشدا چونکە یەکێک لە یاسا سەرەکیەکانی تێد و تێدێکس کە بۆ ئەم بۆنە نێودەوڵەتی دانراوە لەژێر سەرپەرشتی ئەواندایە کە دەبێت لە ناو ئەم کۆمەلگایە بێ بۆ ئەو کۆمەلگایە ئێمە و چیرۆکی سەرکەوتنانەمان بەشی زۆری هەڵبژاردووە کە گەنجی هەڵەبجەن و لە ناو هەڵەبجەشا بوون ئێستا توانیویانە چیرۆکی سەرکەوتنی گەورە تۆمار بکەن دڵنیام ئێوەی گەنجانیش ئەو میوانانەی کە لێرن بە هەمان شێوە دەتوانن ئەو چیرۆکی سەرکەوتنانە تۆمارکەن تەنیا بە بڕوابوون بەو توانا و بەو بەهرە و بەو زیرەکیانەی کە لەگەڵ لەدایک بوونمان خوای گەورە پێی بەخشیوین من لێرە دەمەوێت سپاسی هەموو لایەنانە بکەم کە هاوکاریان کردین ئەگەر ئەوان نەبوونایە ئێمە نەمانەتوانی ئەم بۆنە نێودەوڵەتی لێرە ئەنجام بدەین لەسەر هەمویانەوە بەڕێز کاک قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نووسینگە بەڕێزەکەیان بۆ هەموو بەرپرس و لایەنانەی دیکە کە لەشکرێکی گەورە بوون هاوکارێکی گەورە بوون کە لەگەڵمانە بوون سپۆنسەرە بەڕێزەکانمان هەریەکە لە کەناڵی کورسات کە هاوبەشی سەرەکی میدیاییمان بوو لێرە لە ساڵی 2023 بە هەمان شێوە هاوبەشێکی گرنگمان بوون بۆی بتوانین ئەم بۆنەیە ئەنجام بدەین هەریەکە لە کۆمپانیا سپۆنسەرە بەڕێزەکانمان لە گەردین گروپ مایە پاتری و ئەدمین و گروپی کۆمپانیاکانی قەیوان زۆر سپاسیان دەکەین زۆر سپاسی ئامادەبوونی ئێوە دەکەین هیوادارم بەوردی گوێ لەو قسەکارانە بگرین کە هەرێکێکیان لێرن کە هەرێکێکیان چیرۆکێکی سەرکەوتنی گەورە و جیاوازیان هەیە کە دڵنیام سوودیان لێ وەردەگرن دڵنیام دەبێتە هەنگاوێک بۆ ئەوەی کە ئەو گەنجانەوە کەسانی کە لێرە هاتوون بە هەمان بیرکردنەوە نەچنە دەرەوە ئێمە دەمانەوێت ئەم گەنجانە ئەم کەسانەی کە لێرەن ماسیەکەیان پێ نەدەین بەڵکو فێریان بکەین چۆن ڕاوە ماسیەکە بکەن لەوانەیە بڵێن بۆنەیەکی لەم شێوەیە گەر هەندێک جارەوە دەبیستینەوە دەکرێت بکرێ بە هاوکاریەک بۆ کەسێک بەڵام بڕواتان هەبێت ئەو هاوکاریە یەک جارە بەڵام ئەو کەسانەی کە چیرۆکی سەرکەوتنیان هەیە و لێرە دێن باسی دەکەن دڵنیام دەبێتە ئیلهام بەخش و هاندەرێکی گەورە بۆ کەسانی دیکە بۆ ئەوەی کە بە هەمان شێوان بتوان چیرۆکی سەرکەوتنی گەورەی وەکو ئەوان بنووسرێتەوە ئێمە لە جێگەی ئەوەی کە ماسیەکەیان پێ بدەین فێری ڕاوماسیەکەیانەکەین لە جێگەی ئەوەی کە هاوکاری تەنیا یەک خێزان و یەک کەس بکرێ دڵنیان چەندین کەسی کە ئیلهام بەخشە بێ بۆیان کە ئەوانیش بن بە خاوەنکاری خۆیان بن بە ئەستێرە بێ بە هەنگاوێک کە ئەو مادە خامەی کە لە ناو هەڵەبجە و لە هەرێمی کوردستانە هەیە بە هەمان شێوە پەرەی پێ بدەن بە تایبەتی لە ڕووی کوشتتوکاڵی گەشتیاری گەشت و گوزار پیشەسازی چەندین مادەی خاممان هەیە لە هەڵەبجەیە توانین بێتە سەرچاوەیەکی گرنگ بەرەوەی وادارم لە گەنجەکان بە تایبەتی خوێندکارانی زانکۆ ڕووم لە ئێوەیە بە هیوامە بن ئارامگر بن بێگومانم دەگەن بە چیرۆکی سەرکەوتنی خۆتانێوەش زۆر سپاس و بەخێر بێن گەورەمان کەوە هەستەوە سێری پێشۆ بکە ئاوەڕمە دەرەوە ئەمە تەنها ڕستەیەک نییە ئەمە چیرۆکی ژیانی خانمێکە کە توانیوێتی بەهێزی ئاوەزی
بە ئیرادەی هەر بەڕاستی معجزە بخڵقێنێت من خۆم حەزەکەم گوێبیستی چیرۆکەکەی بم چونکە چیرۆکێکی زۆر جیاوازە ئیلهام بەخشە ئەحمەد کێیە من ناتوانم نایی بڵێم چونکە پێویستەکە شتێکی لەسەر بڵێم When there is will, there is always determination. We are talking about someone who's very exceptional, that determined that they have to stand up, fall, look forward, and never look back. And out of respect, I don't want to say anything about this person, but I'm going to let you, the audience, decide if they are worthy of your support. Please welcome Ms. Hajar onto the stage. بە چەپڵەکاتان سڵاو هەموو کەسێکێتە دنیاوە هەتا و کاتێک کە پێ ئەگات کۆمەڵێک بەرز و نزمی ئازار بربەست یەتە بەردەمی مرۆڤە بەتواناکان ئەوانن کە هەموو ئازار و برین و سەرسەختیەکان ئەکەن بە پەیژەیەک بۆ سەرکەوتنیان من هاجر ئیسماعیل وەیس ساڵی 1974 لە شاری کەرکووک لەدایک بووم لە تەمەنی 3 ساڵیدا تووشی نەخۆشی ئیفلیجی مناڵان بووم بۆ هۆی لە کارکەوتنی قاچەکانم لە تەمەنی 6 ساڵیدا بە یارمەتی دایکم و خوشکە گەورەکەم و بە زەبری چارەسەری سروشتی و ڕاهێنان توانیم لەسەر پێکانم بۆستم بەڵام ئەم جارەیان ڕێکردنەکەم ئاسایی نەبوو قاچەکانم زۆر بێهێز بوون بۆی بتوانم هەنگاوێک بنەم ئەبوایە دەستم بە ئەژنۆکانمەوە بگرسبایە ساڵی یەکەم و دووەمی خوێندنم کە لە سەرەتایی بووم دوو خوشکم لەگەڵدا بوو یەکێکیان منی بە باوش هەڵەگرت و هەتا خوێندنگە ئەی بردم ئەوی تریان جانتاکەی بۆ هەڵەگرتم بەڵام نەهامەتیەکان لەو کاتەوە دەسی پێکرد کە خوشکەکانم وەکو نەریتی ئایلەکەمان لە پۆلی شەشی سەرەتایی لە مەکتەب دەرهێنران اینجا من مامەوە و ساحەکە بۆ من ساحەکە بۆ من چۆڵ بوو ئەتر ئەوایە من بەوەز ئەوە ڕوبەڕووی کۆمەڵگە و ئەو تێڕوانینە نەرێنیانە بووم کە بەرامبەرم هەبوون ڕۆژانە کە ئەچوومە خوێندنگا زۆربەی ڕۆژەکان کۆمەڵێک مناڵ لە ڕێگەم ئەوەستان و گاڵتەیان پێکردم سوکایەتیان پێکردم یەکێوت شەلە یەکێوت جێڕە پێ ئەکەنین هەموو ئەم شتانە منی تووشی شڵەژانە کرد ئەمیست بەهێز بووم و تێی پەڕێنم هەندێک جار ئەمیست هەنگاوەکانم سەریع کەمە بووی بەجیان بێڵم و زوو دەرباس بملیان بەڵام هەنگاوەکان لەگەڵ مندا ناهاتن زۆر جار ئەو سەریعیە ئەو هەنگاونانەوای لێکردم بکەوم کەوتنەکانم هەندێک جار ئەوەنە بە زەبر بوون ئەژنۆکانم بریندار ئەبوون و خوێنان پێدا ئەهاتە خوارەوە بەڵام من هێشتا هەڵنەساومەتەوە هەر کەوتوم و بیر ئەکەمەوە دوو بژاردەم هەیە یا بێ بگەڕێمەوە ماڵەوە کە دڵنیام ئەگە بگەڕێمەوە دایک و باوکم لە جیاتیەوەی چارەسەری کێشەکەم بۆ بکەن ئاڵێن وەرە لە ماڵەوە دانیشە بۆی جارێتر تووشی ئەو مۆقیفە نەبیتەوە بەڵام ئەگەر بشتەمەوە بڕۆمەوە بۆ یان بەردەوام بم و بچمەوە بۆ خوێندنگا دیسانەوە کۆمەڵێ مناڵ ترگاڵتەم پێکەن چونکە من قاچەکانم خوێناوی بوون و گۆرە وێسپێکانم سوور بوون لە خوێندا جلەکانیشم خۆڵاوی بوون لێرەدا هەندێک جار کەسێک پەیدا ئەبوو هاواری ئەکرد ئەرێواز لەو سەقەتە بێنن چیتان ناوە لێی یەکێکی تر لەو لاوە ئەیوت فەقیرە خۆی نوقسانە ئەمانەش هەموو ڕۆژێک یەچەڵی پێگرن یارمەتیەکانی ئەوان هیچ کەمتری نەبوو لەگەڵتە پێکردنی مناڵەکان بە هەر حاڵ کە ئەگەشتمە خوێندنگا زۆر جار کارگوزاری خوێندنگەکە هاوارێک کردووە کێشا بەسەری خۆیت ئەی هاوار تۆ بۆ وەزعەوە دێیتە دەرەوە دەبڕۆ بۆ خۆ لە ماڵەوە دانیشە چی داوە لە مەکتەب ئەو شتێک کە زۆر منی
بە ئومێد ئەکرد کە گەشتبینمی ئەکرد ئەوەی کە ئاهێکی بە سینەما ئەهێنا مامۆستاکانم بوو کەسە ڕۆشنبیرەکان کەسە خوێنەوارەکان ئەوان پاڵپشتی منیان نەکرد و منیان زۆر خۆشەویست لەبەرەوە ناکە من کەم ئەندامم لەبەرەوە کەسێکی زیرەک بووم بۆیە لێرەوە بۆم دەرکەوت کە خەڵکی ڕۆشنبیر کەسی خوێنەوار کەسی خاوەن بڕوانامە ئەو کەسانن کە مرۆڤەکان پێ ئەگەین و پاڵپشتیانەکەن هەموو ئەوانەشی کە بنە هۆکاری ئەوەی کە مرۆڤەکان بکەون کەسە نەخوێنەوارەکانن لێرەوە ئامانجێکم بۆ خۆم دیاری کرد پێویستە من ببم بە کەسێکی خوێنەوار ببم بە کەسێکی ڕۆشنبیر ببم بە کەسێک کە توانەکانم زاڵ بن بەسەر جەستەمە بیسەلمێنم بۆ کۆمەڵگە کە مرۆڤ جەستە نییە بەڵکو بیر و باوەڕە بۆیە بڕیارم بە هەر چۆنێک بێ ئەبێ من ببم بە کەسێکی خاوەن بڕوانامەی بەرز کە گەشتمە سەری سەرەتایی وەکو خوشکەکانم لە مەکتەب دەرهێنرام و دەرگای حەوشەم لێ داخرا من لە خوێندنگەدا بڕام بەڵام لە خوێندن و خوێندنەوە و کتێب و وەرەقە و قەڵەم دانە بڕام ئەوانە هاوڕێی من بوون برایەکم درکی بەمە کرد زانی من ئەو خولیایم هەیە هاوکارم بوو بۆی تاقیکردنەوەی دەرەکی قۆناغی سێ بەمەوە بە دزی باوکمەوە باوکم دەوامی هەبوو بەیانیان ئەڕۆیشت بۆ شەریکەینەوە ئێوارە هاتەوە ئەمە بۆ من فرسەتێکی باش بوو معاملاتی امتحانی خارجیمان کرد و بەڵام لێرەدا بربەستێکی تر هاتە پێشەوە ئەویش ڕاپەڕینی ساڵی 1991 و دەربەدەری و ئاوارەیمان بوو بۆ وڵاتی ئێران ماوەیەک لەوێ ماینەوە کە گەڕاینەوە ماڵمان هیچ نەمابوو تەنانەت خانووەکەشمان ڕووخاو بوو بڕیارمانە لە شاری سلێمانی نیشتەجێ ببین بەڵام لە سفرەوە دەستمان پێکرد هەموو ئەو نەهامەتیانەی کە بەسەرما هات لەو ماوەیەدا ئامانجەکەی منی کاڵ نەکردەوە لە نەوەتەکاندا زۆرفی وڵات هەمومان وەکو یەک نەهامەتی بوو ساڵانێک تێپەڕی و باوکم تەمەنی تێپەڕی وای لێ هات کە سەردانی دکتۆرێکی چارەسەری سروشتیە کرد بۆ ئازارەکانی شان و ملی من لە هەموو ئەو ماوەیەدا لە باوکم ئەپاڕامەوە ساڵانە کە ڕێگەم بدا بگەڕێمەوە بۆ مەکتەب و خوێندنەکەم تەواوکەم بەڵام باوکم قەنەعەتی پێ ناکرد دواتر بیرم کردەوە کە ئەبێ ڕێچکەکە بگۆڕم من ئامانجەکەم ناڕوات هەر لە مێشکمایە ئەبێ بۆی تەنانەت ینی بیر و باوەڕی خێزانەکەشم بگۆڕن نەکەر کۆمەڵگە و دەوروبەر ڕێچکەکەم گۆڕی و فێڵێکی ترم لە باوکم کرد هاوشێوەی تاقیکردنەوەی دەرەکیەکەم بە باوکم وت باوکە تۆ ئەچی بۆ لای ئەو دکتۆرە چارەسەری سروشتی ئەەکەی من نامەیەکت بۆ ئەنووسم زروفی خۆمی بۆ باسەکەم هی قاچم و بەهێزێکم بەڵکو چارەسەرێک لەلای ئەو بوو باوکشم وتی قەیچێکە من نامەیەکم بۆ دکتۆرەکە نووسی لێرەدا نەخوێنەواری باوکم کرد بە چەکێک بۆ گەیشتنم بە ئامانج و بە خوێنەوارێکم لە نامەکەیان من سەرەڕایەوەی کە باسی جەستەی خۆمم کرد بە تەواوەتی باسی لایەنی دەرونی و ئامانج و خولیای خۆمم بۆ دکتۆرەکە کرد دکتۆرەکە زۆر بەباشی لە من تێگەیشت زۆر بە جوانی قەنەعەتی بە باوکم هێنا ئەمە بۆ من دڵخۆشکەر بوو کە باوکم مایاڵە جارێکی تر بگەڕێمەوە بۆ خوێندنگە بەڵام بربەستێکی تر هاتە پێشەوە ئەوەش بربەستی دارایی بوو من بەم وەزعەوە پێویستم بە مەسروفێکی باشە بۆی بتوانم هاتوچۆی خوێندنگە بکەم مەچینەیەکم کڕی و دەسم کرد بە پیشەی بەرگدووری لەگەڵ خوێندنەکەمە لای بەیانیان جلم ئەدووری و لای ئێوارانیش لە خوێندنگەی ئێواران ئەم خوێند سێ ناوەندیم تەواو کرد بە مستەڵەحی ئەمڕۆکاکەنەوەی بنەڕەتی 2 ساڵ یەکەم معفوی عام بووم بەمەرجە من خوێندنی سەرەتاییم ابتیدائین عەرەبی بوو ئەوەی کە ناوەندیەکەم کوردی بوو ئەمەش تا ڕادەی قورس بوو بەڵام بۆ هێز و ئیرادەی من قورس نەبوو ویستم باز بم بۆ قۆناغی شەشی ئامادەی کە کاتە 12 ئامادەی ئێستا امتحانی دەرەکیممە کۆمەڵی زروفی ناخۆش هاتە پێشەوە بەڵام تێمپەڕان و توانیم قۆناغی شەشیش ببڕم ناوم لە کۆلێژی زانستە ئیسلامی مرۆڤایەتیەکان بەشی زانستە ئیسلامیەکان هاتەوە هەر کە گەشتمە ئەوێ پێیان وتم ئەو بەشەی کە ناوی تۆی لێ هاتوێتەوە لە قاتی پێنجەمە لێرەدا تەماشایەکی منیان کرد وتیان مەسعەدەکەیش ئیش ناکە حەجەرەشی نییە دەستی پێوە بگری لە بەردەم کۆلێجەکەی وەستام و سەرێکی ئاوا بیناکەم کرد زۆر بەرز بوو بەراوردێکم کرد لەگەڵ ئیرادە و ئامانج و حەز و ئارەزوی من بینم کە ئیرادەی من زۆر لەو بینایە بەرزترە باشە لێرەیە بڕیاری من ئەبێت چی بێ بگەڕێمەوە یان بەردەوام بم بێگومان بژاردەی دووەمم هەڵبژارد ماوەی 4 ساڵ و 1 قات درمە سەر ئەکەوتم هەموو ڕۆژێک 9 سەعات پێش فەرمانبەر و خوێندکار و
تەنانەت کارگوزاری کۆلێجەکەیش لەبەرەوەی پێویستم بەوە بوو لەگەڵ هەر نهۆمێکدا 5 دقە بوەستم لەبەرەوەی قاچەکانم ماندووە بوو و هەروەها لەبەرەوەی بەرکەوتنم لەگەڵ کەسدا نەبێت و لە قادرمەکان نەکەومە خوارەوە 4 ساڵم بەو شێوازە بڕی و دواتر بووم بە یەکەم لەسەر ئاستی کۆلێجەکە یەکەمێکەشم بەزەیی نەبوو ئاگادار بن یەکەمێکەم توانا و حەز و ئارزوەکەی خۆم بوو مامۆستاکانیش لەو وینەیە زۆر ینی پشتگیریان ئەکردم دواتر هەر لەو کۆلێجە دامەزرام لە زانکۆی سلێمانی بەرنامەی تواناسازی هاتە ئاراوە ئەمە بۆ من دەرفەتێکی باش بوو بۆی بتوانم ماستەریش بخوێنم تمۆحم زیایە کرد ها ڕۆژ بە ڕۆژ زیایەکە بۆی بتوانم ماستەر بخوێنم لە دەرەوەی وڵات بەڵام ئێستا چۆن باوکم قەنەعەت پێبێنم ئایا ڕازی ئەبێ بۆی کە من بچم خوێندنەکەم تاوەکەم لە دەرەوەی وڵات کە قسەم لەگەڵ باوکم کرد بەڕاستی باوکم بە تەواوەتی لە ماوەی ئەو هەموو مەرحەلەی خوێندنەدا جوان چاودێری منی کردبوو بۆی دەرکەوتو بوو کە هەنگاوەکانی من ڕاستن ئێستا من کەسێکم ئەتوانێ پشتم پێ ببەستێت ئێستا من جێگەی شانازی ئەو نەک شەرمەزاری ئەو بەڕەحمەت بێت قەنەعەتی هێنا کە من بچمە دەرەوەی وڵات ماستەر بخوێنم بە تەنها ڕۆشتم بەرەو وڵاتی مەسر لەگەڵ هەموو نەهامەتیەکانی ئەوێ کە کۆمەڵێک بربەستی زۆر قادرمات تێڕوانینی خەڵک مەسروفی زۆر ئەتر هەموو ئەم شتانە بەربەست بوو لە بەردەمە بەڵام تێمپەڕان و دواتر ماستەرم بەدەست هێنا بە پلەی نایابوو هەر لە کۆلێجەکەی خۆم وانەم وتەوە هەموو ئەو ئەزمونانەی خۆم وەکو وانەیەک بە خوێندکارانم ساڵانە ئەیڵێمەوە تاکو ئەوانیش فێری ئیرادە و توانابن لێرەدا من مافەکانی خۆم بەدەست هێنا ئێستا کاتی ئەوە هاتووە کە بەرپرسیارەتی ئەنجام بم و ئەرکەکانم ئەنجام بم هەستم بە بەرپرسیارەتی کرد چۆن من ئەو کەمەندامانەی تر کە لە نیوەی ڕێگا بەجێ ماون بیان هێنمەوە ئەم ڕێگایەی خۆم و وەکو خۆم پێیان بگەێنم بۆ ئەمە بەستە پەیوەندیم بەچم دین ڕێکخراوی نێو خۆی و نێودەوڵەتیەوە کرد سەفەرم کرد بۆ دەرەوی وڵات بۆ بەدەستهێنانی بڕوانامەی ڕاهێنەری نێودەوڵەتی شارەزابوون لە مافەکانی کەسانی کەمەندام کارگەشتە ئەوەی کە گەشتمە سەرۆکی پەرلەمان وەرکشۆپم ئەنجامدا بۆ هەموارکردنەوەی یاسای ماف و امتیازاتی کەسانی کەمەندام شانۆگەریم ئەنجامدا لە زانکۆی سەلاحەدین زانکۆی سلێمانی پەروەردەی سلێمانی بەستەدەها سیمینار و چاوپێکەوتن و توێژینەوەی زانشتیشم هەیە هەر دەربارەی وشویارکردنەوەی خەڵک بەرامبەر بە تێکەڵاوکردنی کەسانی کەماندام بە کۆمەڵگا هەتا ئەمانە هەمووی تێپەڕین تەمەنیش تێپەڕی تەمەنم گەشتە 47 ساڵ هێشتا خاڵێک ماوە کە من پێی بگەم ئەویش هاوسەرگیریە مافی خۆمە بۆچی خەڵک هەمووی هاوسەرگیری بکە ئەی من چی خۆ هیچم لەو خەڵکە کەمتر نییە بۆچی نەیکەم بڕیارم مە هاوسەرگیری بکەم و ئەو کەسەم پێ ئاشنا بوو کە لە ئێستادا ئەو هێزەیە کە من هەنگاوەکانی داهاتوومی پێ ئەنێم و هەروەها منیش ڕووناکیەکەم بۆ ژیانی هاوژینی هەردووکمان پەیامی من بۆ ئێوەی بەڕێز ئەوەیە کە ژیان هیچ کات هیچ شتێکت بە بەرامبەر و بەبێ مقابل ناداتێ بۆی بگەی بەلوتکە پێویستە باجی قورس بەی و ئەو شتێکی کە هەنگاوەکانت بڵێن هەنگاوەکانت بۆ دیاری ئەکا بەرە و لوتکە قاچەکانت نییە جەستت نییە شێوات نییە پارە و مڵک و سامان و سیارە و مۆدێلات نییە ئەوەی کاتگەێنێتە لوتکە بیر و باوەڕ و ئیرادەی بەرزتە سواز بۆ گوێگرتنتان سپاس بۆ خات و هاجەر بێگومان چیرۆکەکەی زۆر کاریگەر بوو
بەڵام ڕستەیەکی وت کە بەردڵەکەوێت ئیرادەی من لەو بینایە بەرزترە. ئەحمەد شتێکی تریش زۆر سەرنجڕاکێش بوو. بەڵێ بینیم بەڵێ کە هیوادارین هەموو کەسێک شتێکی وامان هەبێ منێ هێزی هاوسەرەکەی ئازامێ و پێتان چۆن بوو بەڕاستی هێزێکی زۆر باشیاوتێ. ئەمەوێ سپاسی سپۆنسەرەکانمان بکەین ئەحمەد، گەردین گروپ، مایە ئادمین، هەروەها دەستگای میدیای کورسات کە سپۆنسەری میدیای هاوبەشمانە، هەروەها گروپی کۆمپانیەکانی قەیوان. We would like to start first by thanking our sponsors, Gardin Group, Maya for Batteries, Qaiwan Group, and of course, Kurtsat Broadcasting Corporation. Thank you very much for sponsoring this opportunity. But let's go away from sponsorship. Ladies and gentlemen, this is what exactly we bring in TEDx. Youth that are here to inspire you. We're not bringing people for you to listen to them all day. We're bringing people that can motivate you and inspire you. This is why we hope that you are engaging. We hope that you are showing them as much support as possible to make sure that the next year we come here, it's you that's going to host it. It's you that's going to give motivational and influential speeches to motivate even more young people. باشە. ئەحمەد هەمومان بە مناڵی بنێشتمان خوارد و یاریمان پێکردو. مناڵ بووم بنێشتی بۆبیمە خوارد وەکەر مناڵێکی تر دەرمێنا لە دەم و یاریم پێکرد وەکو لاسیگرامەکەشە لە کابە جلەکانمەوە. بەدایکم و دایە من ناتوانمەوە بنێشتە لێکەمەوە پێکەنی وتی وەرە بنێشتێکی تر تێمێ ئەگەر لە کابە جلەکانیشتەوە پارچەیەک سۆڵ بخەرە سەری لێ بێتەوە. بنێشتێکی کوردی بۆ هێنام کە چام و بوون و ڕەنگ و شتێکی جیاواز بوو. من هەر لەو کاتەوە بەڕاستی حەزم لە بنێشتی کوردیە. ئەمڕۆ چیرۆکەکەمان چیرۆکی گەنجێکە کە چیرۆکێکی هەیە بە بنێشتی کوردی دەستی پێکردووە. کوڕێکی گەنج لە ناو شاری هەڵەبجا لەسەر سینێکی بچکۆلانە لەسەر دەستی بنێشتی کوردی فرۆشتووە. سینەکە زۆر بچووک بووە بەڵام هیواکەی ئەوەندە گەورە و ئامانجەکەی ئەوەندە بەهێز بووە ئێستا چیرۆکی ئیلهام بەخشی هەیە و ئێمە لێرە هاوبەشی پێەکەین. کێ ئەحمەد؟ جارێ بیکەم بە ئینگلیزی. Ladies and gentlemen, they say that dreams are bigger than you can ever think of. Hope is more than you can ever think of. And if you can make it happen, then you have done something that you can inspire someone else with. Back in the days, as he says it, back in the days, I used to play with Bobby gums in my mouth all the time. I used to take them out, play with them, and I used to get really upset that they would get stuck to my clothes. I told my mother, I was like, Mom, these gums always get stuck to my clothes and they ruin it. She said, son, I'm going to give you a very good gum that you can chew. She gave me the gum. The texture was not what I expected. The flavor was not what I expected. And then when I took it out of my mouth, played with it, I found something out, that it doesn't get stuck to my clothes. Son, this is called Kurdish gum. With a warm round of applause, please welcome Kak Biner onto the stage. لە ناو بازاڕەکانە لەسەر سینیەک بنێشتی کوردی مەفرۆشت. شەرم مەکرد و خۆم لە کەسە ناسراوەکانە شاردەوە. بێتاقەت و ناومێد بووم، بەڵام بەردەوام بووم.
بەردەوامی لە هەر کارێکە چیرۆکێکی جیاواز دروستەکات بۆ گێڕانەوە. لە تەمەنی 12 ساڵیمەوە لە ناو بازاڕەکانە زیاتر لە 22 جۆر ئیشم ئەزمون کردو تاقیم کردوێتەوە. نای شارمەوە لە هەنێکیانە زەرەرم کردو لە هەنێکیانە شکستمێنە. خەونێکی گەورەی بازرگانیم هەبوو بەس نەمەدۆزیەوە تا ساڵی 2019 لە دوکانی چەرەساتەکەم دانیشتە بووم و مامۆسایکی هاوڕێم هاتووەتی ئەرێ کاکە تاکەی ئاوە نایتە دەرەوە بۆ چەقە بەستووە وەرە دەرەوە دنیا ببینە دنیا زۆر فراوانە. پێش ئەو قسەیە ڕۆژانە بە ناومێدێ چوومە سەر دوکانەکەم و شەوانە ژاهاتمەوە خەوتم. بەیانی هەمان شت ژیانم بوو بۆ ڕۆتینێکی دووبارە دوێنێ و پێرێ و ئەمڕۆ هەمان شت بوو بۆم هەمان ئەو کەس و دەم و چاوانەمە بینیوە کە پێشتر بینی بووم. لە ناو تەنهایی و خەیاڵی قەرزەکانمە لەسەر دەفتەری قەرزەکانم خەون و ئامانجی داهاتوومە نووسی. نازانم قسەی هاوڕەکەم مەبەستیە و لە دەرگای دوکانە بچکۆلەکەم بێمە دەرەوە یان لە دەرگای بیرکردنەوەم، بەڵام کاریگەری لەسەر من دانا و بڕیارما شتێ بگۆڕم. ڕۆشمەوە بۆ ماڵە و دەفتەرێک مێنا و تەواوی ئەزمونەکانم لەسەر نووسی کە من چی ئەزانم چی ئەتوانم لە چیوە دەست پێ بکەم بۆی بگەم بە خەونەکەم. ئاسانترین شت لەو کاتاکە من هەڵی بژێرم بنێشتی کوردی بوو، چونکە خزمێکمان بنێشتی کوردی دروستە کرد. وتم باشە بۆ هەنێ لەو بنێشتم نایەتێ کە بیبم لە شارەکانی تر بیفرۆشم. بە خۆشحاڵی قبوڵی کرد. منیش هەنێ لە بنێشتەکەم برد و بە خەیاڵی تاجر و بازرگانیان ڕۆشتم، بەڵام بۆم ساغ نەکرایە و ناچار بە زەرەر فرۆشتم. قەرارم یا لەسەر توانای خۆم بڕیارم یا بەس بە تاکفرۆش بیفرۆشم. هەڵەبجەم جێهێشت و ڕۆشمە سلێمانی. وتم شار لەوێ فراوانترە با لێوە دەست پێ بکەم. قەت ئەو ڕۆژەم بیر ناچێت کە دەستم پێ کرد. دانیشت بووم و دانە دانە بنێشتەکەم لەسەر سینەکەم ڕیز دەکرد کە هەڵسامەوە بەرچاوم ڕەش بوو خەریب بوو بکەوم. ئەزانن بۆ؟ چونکە غرور و مێشکم ئەیوت ئەوە تۆ چیەکەی؟ ئەمە کەی ئیشی تۆیە؟ تۆ دوکاندار بوویت وا بوویت. بەڵام ئامانجەکەم ئەیوت نە ئەبێ بەردەوام بیت. 15 بۆ 20 دقە سوڕامەوە هیچ کەسێ هیچی لێ نەئەکڕیم. لە خۆم پرسی باشە بۆ کەس ناڵێ ئەرێ بنێشت بە چەنە ئەرێ وەرە بنێشتێکمان بەرێ. وتم ئاخر کەس نازانێ من چیم پێیە ئەبێ هاواری بۆ بکەم. ئەی باوکە ڕۆ چی بکەم؟ ڕۆشمە شوێنێکی چۆڵ لەبەر خۆماموت بنێشتی کوردی بنێشتی هەتا تەواو لەرە لەری سەوتم ڕێک بوویەوە. هاوارم کرد بنێشتی کوردی هەڵەبجە بنێشتی خۆمانە. بەو شێوازە بەردەوام بووم هەتا ڕۆژمەوە ناو خەڵک بانکی نیوەڕۆیە لە مزگەوتەکانەوە. منیش بە پەلە ڕام کردە بەردەم مزگەوتەکە، چونکە یەکێک لەو ئەزمونایی لە ناو 22 جۆر ئیشەکە کردبووم هەڕاجی بەردەم مزگەوتەکان بوو. لێرەیە سوودم لێ بینیەوە. کاتێ نوێژخوێنەکان لە مزگەوت هاتنە دەرەوە سواز وخوا بڕێکی زۆر باش لە بنێشتەکان فرۆشت. بە دڵخۆشیەوە ڕۆشمە ناو جەرگەی بازار. بەردەوام هاوارمە کرد، بەڵام بۆ نەکبەتی من بۆ 3-4 هەڵەبجەی نەبینم لە دوورەوە. ڕێگوەکوی کارەبایەک لێمە تەزوو بە هەموو گیانما هات. بە پەلە ڕام کرد تا کەس نەمبینێ و چوومە دوکانێک کڵاوێکم کڕی و کردمە سەرم. وتم هیچ نەبێت با لە دوورەوە من نەناسنەوە، ئەگەر لە نزیکیوە بینیمیان چار ناچارە. بەو شێوازە و ڕۆژەم بەڕێ کرد. بۆ ڕۆژی دواتر کە خۆم حازە کرد و بۆی بچمە سەر ئیش لە بەردەم ئاوێنە وەسا بووم و کڵاوەکەمە کردە سەرم. لە خۆم پرسی باشە و کڵاو بۆ کەیتە سەرە؟ وتم وەڵاهی لەبەرەوەی شەرمەکەم و ئەها با خەڵ نەزانێ بنێشتە فرۆشمەوە. ئەی باشە. وتم با شەرم کێ قەی چێکە؟ شەرم لە چیەکی ئاخر؟ وتم وەڵاهی نازانم ها ئیسا خەڵک چۆن باسمەکە. وتم ئەبێ شەرم لەوە بکەی کە پارە پێ نەبێ، ئەبێ شەرم لەوە بکەی کە تا ئیسش پارە لە گیرفانی باوکی دەرەکەیت و لەوانی وەرەگری. شەرمی بۆ چیەوە؟ وەڵاهی ڕاستەکەی بڵێم ئەزانین چێ مۆزوعەکە ئەوەیە کە ها ئەترسم. وتم باشە ترس لە چی؟ تو وا لەسەر قاچەکانی خۆ وەساوی
هاتووی نانێکی حەڵاڵ پەیاکەی ئەوە ترسی بۆ چییە؟ ئەبێ شانازی بەخۆتەوە بکەی. وڵی خۆ ڕاستەکە. لەو ڕۆژەوە گڵاوی شەرم و ترسەکانم فڕیا و هەستی شانازیم بۆ خۆم دروست کرد. ڕۆژمەوە ناو بازاڕ و بە ئەو پەڕی سەوتم هاوارمە کرد بنێشتی کوردی هەڵەبجە کۆڵان بە کۆڵان و بازار بە بازاری سلێمانیە گەڕام لە حەوتی بەیانی تا نوێژی عیشا بۆ ساکنەوەی بەرهەمەکەم. شەوانەی ژەگەڕامەوە بۆ ماڵەوە لەگەڵ خێزانم ئەبووە خەریب بنێش چاکردن بووینە. ئەبوو ئێستا خێزانم لێرا قسەی کردایە ئەم سەرکەوتانە بەشێکی ئەوە پاڵپشتی ئەوە. ڕۆژانە ئەوە بەردەوام بووم. سوپاس بۆ خوابژووی ژیانمی دەرەکرد بەڵام شتێک زۆر بێتاقەتیە کردم. لەگەڵ ئەوەی کە بە ئەو پەڕی خۆشەویستی و شانازیەوە ئیشەکەمە کرد بەڵام کە ئەمزانی کۆمەڵی کەس دەها وەکو خێر و سەدەقە و وەکو هاوکارێک بنێشتیان لەم نەکڕی. من نەمەویست وا بێ چونکە ئەمویست لەبەر بەهاو کوالەتی بەرهەمەکە شت لە من بکڕن نەک لەبەر خێر و سەدەقە. ڕۆژ بە ڕۆژ بەردەوام بووم بەس ئەم هەستە زیایە کرد بۆیە بڕیارمە واز لەوە بێنم و بنێشتەکەم بەرمە ناو مارکێتەکانەوە. زۆر دوکان گەڕام بەڵام هیچ کەسێک لە منی وەرنەگر. ئەو بربەستە لەو کاتا گەورەترین بربەستی ژیانی من بوو. نەمەزانین چۆن حەلیکەم. ئەیانوت ئێمە نامانوێ چونکە ئەمە نە مۆڵەت نە بەرواری لەسەر نییە. بەڵام دڵنیا بووم لەوەی کە ئەگەر خوای گەورە ڕێگاکە لە بەردەم تەسکاتەوە ڕێگاکی فراوانتر بۆ کاتەوە. هاتمەوە و دەستم کرد بە دەرێنانی مۆڵەت. بینایەکم گرت و دوو کارمەندی بەڕێزیشم دامەزران. شاری کرێی بیناکە و ئەو دوو کارمەندە بەڕێزە حەقی ئەو دوو کارمەندە بەڕێزە لەگەڵ بژێوی ژیانی خۆم وای لە بینەر کردبوو ئەبوو شار بە شار بگەڕێ و فیستیڤال بە فیستیڤال بینەر و مەنجەڵە بنێشتەکەی لەوێ ئامادە بێ هەتا بەرهەمەکانی عەرزکا بۆ خەڵکی و لە ڕێگەیەوە سەرچاوەی مادی دابینکە. ئەلحەمدولیلا لەناو فیستیڤالەکانە متمانەی زۆرە لە خەڵکیمان بەدەستهێنا و ڕۆژ بە ڕۆژ زیایە کرد. بەڵام لەبەری فستیڤالەکان بەردەوامیان نەبوو نەئەکرا تەنها پشت بۆ سەرچاوە بەسین. بۆیە بیرم لێ کردەوە باشە کە خەڵک ئاوا بەرهەمەکەی منی بەدڵە بۆ شوێنێکم نەبێت تاوەکو ڕۆژانە بگەڕێنەوە بۆلا. بۆیە عەرەبانەیەکم دانا. لەسەر عەرەبانەکە بەرهەمەکانی خۆم نمایشە کرد و ڕۆژانە خەڵکە هاتن شتەکانیانە کڕی. گەورەترین هەنگاوی من لە سینیەکەوە بوو بە عەرەبانەیەک. لە دوای ئەوە ئەلحەمدولیلا ئیشەکەم زۆر باشە ڕۆشت. ماوەیەکی باش بەرداوام لەسەری. بەڵام بیرم کردەوە و باشە دووبارە من خەریکە چەقە بەسمەوە لێرە. نابێ ئەوا بێ. ئەبێ شتەکەم فراوانتر کەم. بیرم کردەوە کە ئەم بەرهەمە خۆماڵە بابەرم بۆ بەغاو بۆ جنوب. لەوێ زۆر بازرگان گەڕام و زۆر شوێن گەڕام. بەرهەمەکەیان زۆر بەدڵ بوو، زۆر مشتاقی بوون. بەڵام ئەیانووی ئێمە نامانوێ. بڕۆ عادیمان بۆ دروست کرد. بەبێ ئومێدی گەڕامەوە. چکە زۆر هیوام لەسەر هەڵچنی بوو وتم ئەوێ دەستمان لە شتێک گیر بێ عەقدێ شتێ. گەڕامەوە. یا وەکو ئەوەی ئەوان ئەیانوت ئەبوایە من بچوومایە وازم لە ئەخلاق و پرەنسیب و ئیشکردنی خۆم بێنایە بچوومایە عادیم دروست کردایە یان ئەبوو واز لە بنێژ بێنم و بڕۆم بەرهەمێکی تر لە سفرەوە دروستکەم یا شتێکی تر بێنم تاوەکو داهاتوویەکی هەبێ. بەڵام من ڕێگەی سێمم هەڵبژارد. ئەمزانی کە هێشتا کۆمەڵە کەسانێکەن حەزیان لە بەرهەمی چاک و پاکە. بەڵام ئەوان من ناناستن و نامدۆزنەوە. ئەبێ من خۆمیان پێ بناسێنم. ڕێگای سۆشیال میدیا و پەیجەکانم دانا. لە ڕێگەیەوە ڕیکلامم کرد تا بەرهەمەکەم بە تەواوی دنیا بناسێنم. کە بڵێم هێشتا کۆمەڵە کەسانێک هەن کە حەزیان لە بەرهەمی چاکە و بەرهەمی پاک پێشکەشی کۆمەڵگەکەن. سوپاس بەخوا زۆر سەرکەوتووم تایە. گەشەمە کرد. بەڵام لە ناخی خۆمە هەستمە کرد هێشتا شتێک هەیە ئەم گرێ نەیاڵێ بڕۆم. تۆزە وردەکاریم لەگەڵ خۆما کرد تمزان بۆ ئاوهام. بیرم کردەوە لە مێشی خۆم و لە خەیاڵی خۆما من دامناوە بم بە بازرگان و تاجر و خاوەن کۆمپانیا. بەس باشە ئێستا ئیشی بنێش دەکەم. بنێش فرۆشن نازانم کوێی بازرگانی و دانیشتم وتم باشە بازرگانی واتە چی؟ مەگەر کڕین و فرۆشتن نییە مەگەر دروستنی بەرهەمێک نییە و بە کۆمەڵ کەسانی بفرۆشی مەگەر ئەو نییە لە شوێنە شتێ بکریت و لە شوێنی تر بیفرۆشی. بەرەوەڵا خۆ ئەوەیە.
کەواتە ئێستا تۆ بازرگانیەکەی وتم ئەها ڕاستەکەی وەڵی خۆ وایە بەس یەک شتێک هەیە لێرە ئەخر ئەها من بەس بنێشتم هەیە نازە حەزێک مەهاشتی تریشمە بێ وتم ئێ کاکە بنێژ یەکەمین هەنگاو یەکەمین پلیکانەیە وەکو چۆن ئەگە سیارێک بەشەوە لە هەڵەبجە بچێتە سلێمانی هەنگاو بە هەنگاو لەگەڵ بەرەو پێشچوونەیە ڕێگای بۆ ڕۆشنە بێتەوە وەکو سیارە برێکەکەم دایایە و گەشەم کرد وتم تەواو دەستەکەم بە ڕیکلامکردن لەو ڕۆژە بەدواوە گەشەمان کرد دوکانمان کردەوە لقەکانمان کردەوە پەیجەکەمان گەشەی کرد بەشی دابەشکاریمان دانا ئەلحەمدولیلا براندی کەژمان دامەزان لە سینیەکەوە بوو بە کارگە و براندێک لە یەک کەسەوە بوو بە 40 کەس ئێستا کەژ ستافێکی 40 کەسی هەیە کە بەرهەمەکانی بەدەستی گەنجی هەڵەبجە دروستەکرێ و ڕەوانەی دەرەوە کرێ ڕەوانەی خواروی عێراق ئەکرێ لە بەریتانیا لە ئەڵمانیا لە هۆڵەندا دابەشکاری بە بەرهەمەکانی کەژ ئەکرێ ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم ئەگەر بینەر توانی بێتی ئێوەش دەتوانن توخوا گوناح نییە خاوەنی ئەم خاک وڵاتە بەبیتە بین بەڵام بەرهەمی دوێنە و کەشک و توی وشک و نازام هەزاشتی تر لە وڵاتانی دەرەوە هاوردە ئێرە بکرێ ئەی بۆ خۆمان قۆڵی لێ هەڵ نەماڵین و بەرهەمێک دروستکەین نەک بۆ خۆمان تەنانە بۆ دەرەوەشی بنێرین بەڵام ئەمە شتێکی ئەوێت ئەبێ ئاوا کڵاوی شەرم و ترسەکان فڕێی پێتانەڵەم بەداخەوە هەر تاکێکمان کڵاوێکمان لەسەرایە هەر کەسەوە بە جۆرێ ئەبێ ئاوا فڕێ بێ هەتاوەکو هەستی شانازی بۆ دروست بێ چونکە خوای گەورە لەسەر دروستکردنی تۆ ئەفەرمێ فەتەبارەکە الله ئەحسەن الخالقین شانازی پێوەکات بەڵام ئێمە ماسکێکمان پۆشیوە و خۆمان لە شوێنێکا چەق بەستوو کردووە ئەبێ دەست پێ بکەیت لەگەڵ دەست پێکردنە هەنگاوەکانە بۆ ڕۆشن نەبێتەوە تاکەی لە شوێنێکی مەزلوم و بە چاوێکی مەزلومیەوە سێرمانکەن بۆ نایی هەستی شانازی بۆ خۆ دروستکەیت و بڵێ من هەم ئێمە ئەگەر شەهید بین بەڵام ئێمە زیندوین ئەگەر پێشتر شەهید کرابین ئێمە زیندوین ئێمە هەین بە تەواوی جیهان ئەڵێن ئێمە هەین زۆر شت دەتوانین بەڵام تا دەست پێ نەکەین نازانین تواناکانمان چەندن خەیاڵێک بربەستێکی خەیاڵی مێشی گرتوین و ئەزانین توانامان نییە بەس هەر کە چوویتە ناو واقیعەکەوە ئەزانی تەنها خەیاڵێک بوو هیچ ئەمەوێت نهێنێکی بازرگانیتان پێ بڵێم باش گوێ بگرن زۆر کەس کە پێشەوەی دەست پێ بکە و ئازانێ لەو بوارەیە کە ئەوێ دەست پێ بکەن نهێنیەک ئەبێ بیدۆزێتەوە من زۆر گەڕام زۆر ئیشم تاقی کردەوە تا گەشتم بەم نهێنیە وەمەزانی لە بنێشتانیە لە فڵانانیە لە پوشانیە لەوانیە لە تەماتە خەیارەکانیە بەڵام دواتر بۆم دەرکە و هەموو بوارەکان ماتەوزەی دەوڵەمەنی تایە بەڵام پێویستی بە بەردەوامی و بە هەنگاوی گەورە هەیە ئەو نهێنیە زان چییە ڕێن تۆ بگەڕێ بڵێ ئەمەیان نییە ئەویان نییە ئەویان نە نهێنەکە خودی خۆتیت کەوا ئەکەی بەها بەخشی بەم شتە تەنها خودی خۆ دڵنیابیتەوە لێی هەموو دنیا باوەڕە پێکەن بەس یەکەم جابێ خۆت باوەڕ بە خۆت بێنی هەمیشە سێ پرسیارم لە خۆمە کرد پێم خۆش ئێوێش لە خۆتانی بکەن بۆ ئەو کەسانی کە خەون و خەیاڵ و ئامانجێکیان هەیە ئەموت باشە ئەگەر من نەیکەم کێ بیکە ئەگەر ئێستا نەیکەم کەی بیکەم ئەگەر لێرە نەیکەم لەکوێ بیکەم ئەو پرسیارە بکەن و وەڵامی خۆتان بنەوە چونکە هیچ کەسێ بەقەدەر خۆتان لە خۆتان شارەزار نییە ئەو کات بۆ دەرەکەوێ کە چ توانایەکە هەیە تاکەی بیان و بگرین بڵێن بەخوا حکومەت وایە و ئەمە وایە هەمووی وایە ڕاستەکەی بەڵام ئیشی باشیشان هەیە تۆ وەرە پێشەوە هەنگاو بنێ بەس تۆ لە دوورە وەساوی ئەوە وایە ڕاستەکەی هەر کۆمێت نووسی شەرتە تۆ وەرە ناو واقعی بازاڕەوە ئەمەوێ پێتان بڵێم هەموو شتێک وابەستە بیرکردنەوەی خۆتانە ئەگەر لە ڕوانگە دینەکەیشەوە سێرەکەی ئەفەرمێ خوای گەورە لەگەڵ گومانی عەبدەکەیەتی تۆ گومان و چییە گومان وایە سەرەکەوی گومان وایە حکومەت یارمەتیت هەیە گومان وایە خەڵک شتەکانتی بەدڵە چۆن بیرەکەی تۆ ئاو هەیە چۆن باوەڕەکەی ئاو هەیە بۆ پێتان ئەڵێم ئیتر بەسە دەست پێ بکەن
هەتا دەست پێ نەکەی هەر ئەڵێ بایانی نادوو بای ناسێ دەست پێ بکەن. خوای گەورە فەرمێ إن الله لا يضيع من أجر أحسن عملا. هەوڵ و مانوبوونی بەندەکانم بە فیڕۆ نایە. دە هەوڵ بە دە دەست پێ بکە تاکەی. بە هیوام خۆمان بتوانین قۆڵی لێ هەڵماڵین و هەڵەبجە و شارەکەمان ئاوادان کەینەوە. سوودێکمان بۆ خۆمان و بۆ کۆمەڵگەکەمان هەبێ. ئێمە یەک جارەژین، یەک دەرفەتێکمان لە بەدەستایە. دەبا بتوانین ئەو توانە و خەونەمان بەدی بێنین و سوودمان بۆ خۆمان و بۆ کۆمەڵگەکەشمان هەبێ. سپاس بۆ کاک بینەر ماشەڵڵا سەوتی زۆر بەرز بوو بەڕاستی ئێمە لەگەڵ سەوتی و دەرناچینە. واو کاک بینەر. باشە ئەو دەڵێ قاڵی گەورە و جوان بە چنینی ورد دەست پێ دەکات وە سەرکەوتنی گەورە بە هەنگاوی ورد. ئەو پێی وایە ئامانجەکەت پێویستە پلیکانە بە پلیکانە بۆی سەرکەویت. یەکێکی تر لە چیرۆکەکانمان چیرۆکی گەنجێکی شیرین و ڕوحسووکی ئەم شارەیە. هونەرمەندێکە هەمومانەی ناسین و زۆرینەمان حەزمان لە دەنگێتی. بیکە بە ئینگلیزی اینجا بزانەکیە. Every small, beautiful tapestries start with small weavings. Today, I got to meet someone who is very important to my heart. And what I want to say is that I'm impressed by this character because, first of all, he's a musician, he's a songwriter, he's an actor, and most importantly, he's an engineer. At this point, this person said, I have to catch titles and job opportunities like they're Pokemons. Gotta catch them all. Thank you, Kakal West, for allowing me to make this joke. Please welcome onto the stage my very good friend, Kakal West. لە ژێر ناونیشانی گۆرانیەک لە دوو کاتی جیاوازە چیرۆکی مناڵێکی هەڵەبجەیتان بۆ باسەکەم لە مناڵیەوە هەتا 39 ساڵی کەمەنی. چیرۆکی ئەو سەختی و ڕووخان و کۆسپ و هەوڵدان و پەنجانی هاتۆتە بەردەمی. چیرۆکی هەوڵدان و کۆڵنەدان و سەرکەوتنەکانی. ئەو هیوایی سەختیەکانی نەبینن ئەگەر بینیشتان وەکو ئەو کۆڵمێن تا ئەگەن. ئەو ساڵی 1986 لە ڕۆژێکی زۆر ئاسایی لە خێزانێکی زۆر ئاسایی لە شاری هەڵەبجەی شەهید لەدایک بوو. پاشان لە کیمیایەکەی هەڵەبجەیە وەکو هەموو هەڵەبجەیەکان لە هەڵەبجە بوون و ئاوارە بوون. بەڵام ئەوی جێی سەرنجە ئەو 2 ڕۆژ بێهۆشە بێ بە کاریگەری ئەو دەردە نەگریسە. لە باوەشی دایکی ئابێ هەموو خێزانەکە لە با بە فڕەیە مردووە. بەس دایکی قبوڵی ناکە. ئەو زام دایکی ئەسە لێرێتووە جا. قبوڵی ناکەوەی هەڵێتەوە. دواتر ئەگەڕێنەوە بۆ هەڵەبجە لە کۆڕەوەکە دیسان ئاوارە ئەبنەوە.
ئەچنێکی لە گۆردووکەکانی نزیکە لە شارەکانی ڕۆژەڵاتی کوردستان لێرە ڕووداوە سەیرەکەیە کە مناڵێکی 5-6 ساڵان بۆ یەکەم جار گوێی لە گۆرانیە بێ بۆ یەکەم جار تێگا کە دێڕێک یان وشەیەک ئەتوانێت لەژێر کاریگەری ئاوازە بەچە ئاقارێکا بڕوە جا ئەم باوکی لەگەڵیان نەبوو چونکە بە بۆنەی کارەکەی و باوکی لە شارێکتر بوو ئەو ڕۆژی ڕایان کە دوونیان توانین لەگەڵا بێت خەمبار بوو مناڵێک تێبگا خەمیانی چی بە گۆرانی دڵی پڕبێ جاو کاتە ئەلومەکەی عەباسی کەمەندی گەلاوێش تازە بڵاو بوو بۆ لە بڵندگۆکانی ناو ئۆردوگاکە دەرمانی زەمە دەردەکەی کاری ئەمە چییە؟ گۆرانی چییە؟ چۆن یانی؟ ئیتر گوێی لە بانگە گرت گوێی لە قورعانە گرت مهم میلۆدی بێ بە دوایە ڕۆی جا پێنجشەمە جوعان هاتنە ناو شارەکە ئەم بۆی حەمام بکەن بیان شۆن و هەمووی کە بچن بۆ شاری یاری لەوێ کاتێک بەسەر برن تەبەن مامی جێگەی باوکی گرتووە دیسان مامیشی لێرە ڕێزم بۆی هەیە یاریەکە بوو ئەوەی دیواری مەرگ ماتۆڕێگە سوڕا لەن هەڵەبجەیەکان نەزانە ئەی لە گەلاوێش بە چاو شەڕ دەکە ئەم گۆرانیە لە باگراوندەوە بوو ئەم مناڵە هەم گوێی لەو بوو هەم ئەم یاریانەیە بینی تا گەڕانەوە بۆ ناو هەڵەبجە چۆ مەکتەب تەلەبێکی زیرەک بوو چاک زیرەک بوو هاتە دەرەوە لە مەکتەبی شاهۆ هەموو کاتانێکە تەلەبەکان کۆ بوونەوە هەم شعریەوە دەم گۆرانیە و تر بەڵام گۆرانی و موزیکە لە ناو دڵیا بوو لە دەورەی هاوینەکە چوە کۆلێژی چووە دەورەی مۆسیقا و فێری مۆسیقا بوو زیاد لە پێویست بە دوای مۆسیقایە ئەڕۆی کەناڵەکان بزانێت چی ئەم گۆرانەکانی و شار حەمەفەرەج شارەکەمان چاوگەیە زار و گریانە هەموو کون و خۆش بنێشی گۆڕستانە خێراوانە و هەڵوەدایە و بێکوێسانە خەڵکی لە جیاتی باڵای شەم وێڵ و شەیدای لە تێنانە ئەگەر جارێ بەم سەرایی بەناو شارە ڕاببووری ئەی دێوانە ئەی دێوانە چاوێ بەڕووی تەملێنیشتووی هەژارانە بژێڕی ئەی دێوانە ئەی دێوانە من دڵنیام شەمە لە یادەچێتەوە لە تەوازاریم خەڵکە بەردەوامە بێ لە گوێگرتن لە گۆرانی تا بارودۆخی ئەو کاتی ژیان واکە بارەکەن بۆ سلێمانی هەموو شتێک بۆی تازەیە غەریبە هیچ کوچە و کۆڵانێکی سلێمانی نازانێت بە زمانی ئەوان قسە ناکە ڕەفیقی نییە سەنتەرەکان نازانێت کەناڵەکان ئەزانم کە یەکەم ڕۆچوو بە مەکتەب لە دەرگای یا بە مامۆستاتوی بەڵێ فەرموو تەلەبەی تازەی توی بەڵێ لە شۆ هاتووی وی هەڵەبجەیم بەس مەعفی عامە بالفعل مەعفی عام بوو چونکە هەڵەبجەیەکان خۆمان نەزانین شوێنێکی دڵمان شکاوە بەس خۆمان هەستی پێەکەی نازانین چێ هەستم کرد کەمم بەڵام وتم ئەوێ مەعفی عام بە بەڵێ مەعفی عام بوو نانەوایان هەبوو ئاردێ بێژایەوە سەعیە کرد و گۆرانیەوت ئاردێ بێژایەوە سەعیە کرد و گۆرانیەوت هەموو قۆناغەکانی بە چاکی بەڕێ کرد هەتا پۆلی چواری عەدادە مەعفی عام بوو ئەو ڕۆژێکی هاتە دەرەوە لە دەرگاکە تاتڵێک خەڵواسرا مسرا بوو ئەو کەسانی کە خوازیارن گۆرانی بڵێن با سەردانی سەنتەری گەنجان بکەن ڕاستەوخۆ چوو بە سەنتەری گەنجان لە سەنتەری گەنجان تێست کرابوو بەداخەوە بەڕێیان کردو یا ڕەنگە دەنگی باش نەبوو بێ یان بە هەر هۆکارێک دڵی شکابوو گەڕابووە لەگەڵ دکتۆر چێ خوشیاق وتوی کاکە بنە بین گۆرانی بڵم چی بکەم 700 دیناریا بووی دەستی کردو بە دروستکردنی گۆرانی دکتۆرێکی بەڕێز شعرێکی هەیە بردی بۆ لای برادەرێکی عەزیز لە ستۆدیۆ گۆرانەکەی دروستکە سەختیەکان لێرە وردە وردە دەست پێکەن ئەو ڕۆژەی کە قەرارە ڕیکۆردی بکە لە سەعات 1:15 ئەم گەنجە لە بەردەم دەرگای ستۆدیۆکایەت و ئەڕوا و دەرگای لێ ناکرێتەوە ساعت هەیە نییە دوان نییە سیان نییە جا بۆنێک بەچی دوکانێکی سیدی لە پشتەوە هەبوو گۆرانیەکانی زەکەریا و
گەڕێ با دڵم بگری ژیری مەکەوە لەیلا ئەفەریقی ئەی تۆ لەسەر ئەم شۆستەی چۆنم گۆرانیانە دروستەکەی بەچی ئەتوانیم گۆرانیانە دروستکەی بەهەرحاڵ گۆرانیەکەی دروست کرد و لە ڕێی کۆمەڵێک ئەزیزەوە هاوکاریان کرد دکتۆر جانەزام لێرەی بە شانازیەوە دکتۆر دڵشاد مستەفا کە هاوکاری کرد و کلیپیان بۆ کرد لە کەناڵی خاک کاکسیروان لێرێ ئەویش تەسویری کرد ئەو کاتە یەک تۆپاگریان نابوو بە من کە ئەمە گۆرانیەکەتە و ئەمە کلیپەکەتە لە کەناڵی خاک بڵاو بووە بۆی لەو ڕۆژە دواتر کورسات قبوڵی نەئەکرد کورساتی عزیز لێرن قبوڵی نەئەکرد بڵاو بێتەوە کلیپ تایمی کورسات بۆ من بوو بە قولەی قاف هەر هەوڵیە کاکە دەدای بەزێن بە قوربان بەڵحاصل لە کلیپ تایمی کورساتیش بڵاو بووە بەس کەم بڵاو بووە خۆی تەلەفۆنێکی کاکە ئەو بێ زەحمەت گۆرانیەکەی گۆرانی بێژەکە ئاوا بۆ لێ نایە تا لێیانەیە بە هەر حاڵ تێگەیشت بوو کە سەختە تێگەیشت بوو ئاوانیە ڕێگەکە پێویستی بە سەپۆرتی زیاترە پێویستی بە هەوڵی زیاترە پێویستی بە بارودۆخێکی گونجاوترە ئاردی بێژایە و سعی کرد و دەرەجی باشیە ناچۆ کۆلێژی ئەندازیاری لەگەڵ خوێندنی کۆلێژی ئەندازیاریە بەردەوام لە گوێگرتن و لە فێربوون بوو بەردەوام خەریکی گەڕان بوو بە دوای کون و قوژبنەکانی مۆسیقایە مەقامەکان تۆنەکان چی هەتا تەخەڕوجی کرد و یەکەم معاشی کە $800 بوو لە ڕێی دەربەنیخانی شێ کرد یای بە گۆرانیکی تر کلیپێکی تری دروست کرد باش نەبوو دانەیەکی تری دروست کرد هەر باش نەبوو تێگەشت کابێ ڕێگەکەی بگۆڕێت چونکە تۆ هەر بە هەمان ڕێگەیە ڕۆی ئەگەیتە هەمان شوێن ناگەیتە شوێنێکی تازە ناگەیتە ئامانجێکی تازە شوێنی تری تاقی کردەوە بە دوای شوێنی تراگەڕا هەتا وای لێ هات لە هەر شوێبی دروست کرد قەدەری دروست کرد گۆرانی تری دروست کرد ئەو کاتی کە یەکەم جار پێما بێکەم هونەرمەند و گۆرانی کردە یوتیوبەوە کە گۆرانەکەی دانا لە یوتیوب تا بەیانی ناخە و کلیچە کرد بزانە ڤیو زیاکە زیای کرد بەڵێ بۆیە بەردەوام بوو لە ئەندازیارەکەی پارەی پیا کرد یەکرد بە قورجی گۆرانیەکەیە لە ئەندازیارەکەی پارەی پیا کرد ئەی بە قورجی هونەرەکەیە چکە تێگەیشت بوو کە هونەر بەبێ پشتیوانی نابێ و ئەم هەوڵ یا خۆی پشتیوانەکەی بۆ خۆی تا بە خۆشحاڵیەوە دوو کۆمپانیای دامەزرانێکیان بۆ بواری ئەندازیاریەکەی یەکیان بۆ بواری هونەریەکەی و توانی کۆنسێرتە باشەکان لە جێگە باشەکان لە ستەیجە باشەکانە ئەو ئەنجامی بە لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاک شوان عەتوف کە ئەویژە لێرەیە چاو ماجەکەم کاک زیاتر لە 100,000 کەس لە خۆیان کۆکەنەوە کە ئەم ئاپۆڕەیە ئاسان نییە کەم ڕووداوی هونەری و سیاسی و کۆمەڵایەتی ئەتوانێ ئەمە بکە ئەوەی جێی سەرنجە و ئەیکەم بە دوابەشی چیرۆکەکەی ئەو ستەیجەی یان ئەو شارەی کە پێنجشەممان ئەم مناڵە هەڵەبجەیە ئەیانبر بۆی حەمام کات و یاری بکە لە شار یاریەکەی ئەوێ لەو شارەیە لەو شوێنەیە هۆڵێکی کۆنسێرت دروست کراوە و لەو شوێنەیە ئەم مناڵە هەڵەبجەیە کۆنسێرتەکە و لەسەر ئەو ستەیجە ئەو گۆرانیانی عەباسی کەمەندیەڵێتەوە کە بە مناڵی لەو شوێنە گوێ لێ بوو نەرمانی زەمان دەردەکەی کاری هەورازەیەوان شەوان بێزاری هەورازەیەوان شەوان بێزاری ڕاحەتی جەسەی بۆ کاڵەبەی مەینەت بارەکەم تەسکینی دڵای بۆ کاڵەبەی پەرزە خارەکەم ئەی لە گەلاوێش بە چاو شەڕ دەکا ئەی لە گەلاوێش بە چاو شەڕ دەکا داوای موکەکەی پەڕان پەڕەکە پەڕان پەڕەکە داوای موکەکەی پەڕان پەڕەکە پەڕان پەڕەکە
جا من خۆم زۆر بە خۆشحاڵەزانم ئەو مناڵە هەڵەبجەیە هەڵوێستە و منم لە خزمەتانە ڕۆژێکی باشتانە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ کاک هەڵوێست پێکەوە گوێبیستی سێ چیرۆکی سەرکەوتن بووین کە ئیلهام بەخش بوون شتی تریش ماوە بەڵام ئێستا ئێمە نزیکین لە هەورامان شوێنێکە کە ئیلهام بەخشە سروشتەکەی ئەوەندە جوانە کە ئیلهام تایاتێ گەنجێکی ئەم دەڤەرە لێرەیە کاک ڕێڤین چەند بەرهەمێکی هەورامان و هەڵەبجەی بۆ ئامادە کردوین سەر ستەیجەکەی پێگەرمەکات ئێوەش هاوکار بن لەگەڵی. Please welcome Kak Revin onto the stage. ليلي هو ليلي ليلى تباون ليلي هو ليلي ليلى تباون ليلي هو ليلي ليلى تباون بزماني شيري ليلي كربي لاون بزماني كردي ليلي كربي لاون اگر تو حسكي ليلي من بلا بيني اگر تو حسكي ليلي من بلا بيني غزال اقري ليلي
لدورا يوديني شمس يوجن نشمي الجن باوانو نمريه كلا بري لنجاكو شو أرم أجريه أجر ميلاكو تأثر موايكو أجر ميلاكو تأثر موايكو بزماني شوم ويران يانا بزماني شوم ويران يانا أجر ميلاكو ين كردانو كونه دوزخ ما شبويان باقي غشبونه شمس يوجان ليلي باوانو نمريه كلا برلان دكو شو أرام مرقيه كلا برلان دكو شو أرام دقيه يان بلن جيان يان بلن جيان دنقلو وابيو بباش من نكي يان بلن جيان لو دمولي بباش من نكي يان بلن جيان لو دمولي لو دمولي عشرة أيام كي أوابو جو عشرة أيام كي أوابو جو كي حكيم بولاي يان بلن جيان درد درجو جو كي حكيم بولاي يان بلن جيان درد درجو جو درد درجو جو أمايان ميم قرجي أمايان ميم قرجي سوف ما ونار نجي بينو
مجمل پیدا یادی ای دادو بیدایا یان 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 دردم تاوتا یاو دادو بیدا دردم تاوتا یاو ساتی لرزه یمهز ساتی کم یاو ساتی لرزه یمهز ساتی کم یاو من صبح إيواره ولا قريان كاني 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 لو مالكو باب مرمسة ودايتو بوكي بوفا وميلي باريتو بوكي بوفا وميلي باريتو نجيبي وينجيبي نجيبي وينجيبي ودرد درد بيبي هاتوب مداري ماشي بانا بدم لغريبي هاتوب مداري ماشي بانا بدم لغريبي أري عمرو روحو من أي عمرو روحو من ماشي بجي آلنا أي ماشي مانغنا عزيز شوار ده سالنا أي ماشي مانغنا عزيز نرد سالنا نشمين جان نشمين نشمين جان نشمين مشمين جان نشمين مالو بينا يا خوامي رجعك وجان نشمين جان نشمين قدنا بينا يا خوامي رجعك وجان نشمين جان نشمين قدنا بينا قدنا بينا پێشکەش تا بێ بەخێر هاتنی هەموو میوانە بە ڕێزەکانەکەم لەم بۆنە تایبەتەیە کە ئەمڕۆ بەسەریان کردوینەتەوە شانازیەکی گەورەیە بۆ ئێمە کە هەموو ئەو میوانە خۆشەویستانە بۆ ڕێز و بەو گڕوتینەوە هاتوونەتە ئەم هۆڵە جوانە و چاودێری ئەمەکەن و ئاگایان لە بەرهەمەکانمانە ئەم ستەیجەی کە ئێستا من قسەی لەگەڵ قسەی تێدا دەکەم تەنها بۆ قسەکەرەکان نییە گرنگیشی بەلایەنی هونەری داوە ئەنجا ئاماژە بە خاڵێک بدەم تاوان بەزمی هەورامی ئەوانەی کە زۆر زۆر شارەزان لە بابەتی هەورامیە ئەم بەزمانە کە بەزمی چەپڵەی پێ ئەوترێ بە دوو کەسەوە ئەوترێ ئەلبەتە یەکێک لەو گەنجانەی کە پێم خۆش بوو لەگەڵما هاوتا بێت و هاوکارم بێت یەکێک بوو لە دەنگە تایبەتەکان کە برازای هونەرمەندی کۆچکرد و کاکسەبا هەورامی بوو کاکدارین بەداخەوە تەندروستی تێکچوو نەیتوانی لەگەڵ منە ئامادە بێ هیوادارم کە ئەوەی ئەمڕۆ من پێشکەشم کرد بێ جێ ڕەزامەندی ئێوە و ئەو کەسانەی کە تەواو شارەزان لە بواری هەورامی و سیاچەمانە و بەزمەکان لێم زویر نەبن پێشکەشتان بێت بەخێر بێن دووبارە بەڕاستی هەورامان هونەرەکەشی تایبەتە شوێکی 15 خولەکی وەرەگرین و دواتر بە چیرۆکی زۆر سەرنجڕاکێش لەگەڵتان بەردەوامە بین دەستخۆش